پێڕست بڕگەیەکی نوێی کورسات مەگەزینە هەر جارە و لەگەڵ بەشێک لە هاوکارانم سەردانی کتێبخانەی کەسایەتێکی دیار و بەتایبەتیش نووسەرانەکەین. پێکەوە ئاشنا بین بە کتێبەکانی نێو کتێبخانەکەی و بە مێژووی کتێبخانەکە و جۆری کتێبەکانی کە لای ئەو هونەرمەندە توانراوە پارێزگاری لێ بکرێت. لە پێڕستی ئەم جارەیە لەگەڵ بەشێک لە هاوکارانمە چوینە سەردانی کتێبخانەکەی نووسەر ئەیوب ڕۆستەم کە خاوەنی چەندین کتێبی ناوازەیە وارووا پێکەوە ئاشنا بووین بە کتێبخانەکەی. پێکەوە بینەری پێڕستە بین و بگەڕێینەوە. فەرموون. سڵاوتان لەبێ. بێگومان هەمیشە کتێب گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ نووسەران و هەروەها بۆ خوێنەرانیش و بە ئەرشیڤکردنی کتێبیش بابەتێکی تری گرنگە بۆ ئێمە تاوەکو بزانین کە تەنانەت بەشێک لە نووسەرە دیارەکانیش چۆن کتێبەکانی خۆیان ئەرشیفەکەن و چین ئەو بابەتانی کە لەنێو کتێبخانەکانە هەیە. پێڕستی ئەم جارە میوانی یەکێک لە نووسەر و لە کۆڵەرە دیارەکانە بێت کە بێگومان ئێمە هەمیشە بینیومانە کە گرنگی بە لایەنی هەم لێ کۆڵینەوە و هەم نووسین ئايات و یەکێک لەو بابەتانەی کە زۆر بەلایەوە گرنگە هەمیشە ئەرشیف و بابەت و ئەدەبیاتی نێو هەورامانی عزیز و خۆشەویستە. ئەمڕۆ پێکەوە میوانی کتێبخانەکەی مامۆستا ئەیوب گەخا ڕۆستەمە بین. مامۆستاگیان سڵاو لەبێم کاتت سڵاو لە بەڕێزت بەخێر بێن بەسەر چاو خۆشحاڵم. چاو خۆش بێ. ئێمە زیاتر خۆشحاڵین. لە ساڵی چەندەوە ئەرشیفی کتێبەکەن؟ جا بزانم کتێب بۆ تۆش چییە؟ وەڵای من بۆ خۆم جارە پێشێکی بەرەوە هەموو هەر قسێ بکەم حەزەکەم باسێکی کتێب بکەم. دیارە کتێب ئەو هاوڕێیە هەمیشە پێ دەبەخشێت. تۆ هیچی نادەیت، ئەو چاوەڕێ هیچ لێ ناکە، بەس هەرگیز دەست نادێت بڕوتەوە. ئەو مامۆستایە بەردەوام فێری وانەکانی ژیانە دەکا و شەتەکە دەدا بە ئەرزشە جوانەکانی ژیانەوە. کتێب ئەو سەرچاوەیە کە دیاردە و ڕوودا و کەسیەتی لەنەوە مێژووە ئەهێنێتە سەر سەفرەی ڕۆشنبیری. هەل لەبەرەوە لە هەموو سەردەمەکانە لای هەموو نەتەوە پێکاتەکان کتێب بایەخی خۆی هەبووە. بۆ نمونە متەنەبی فەرمێ لە یەکێک لە دێڕە شعرەکانە خير جليس في زمان كتاب، خير جليس في زمان كتاب، أجمل مكان في الدنيا سرج سابح وخير جليس في الزمان كتاب. يعني باشتين هاوري لها مسرد مكان كتابة. ديارة من لتمني نوصالية وأقرب زيادة روي نبي تكلاوي الدنيا خوينوبهم خوينوب هنر براسي سەرەتا لە شانەوە دەسم پێ کردووە. هەر لەو کاتەوە ئێتر ئەو کتێبانەی لە کەوتونەتە بەردەست حکایەتی گوێئاگردان. ویستم بڵێم یەکەم کتێبی بیرەکە خوێنتەوە؟ خۆشی دوو خاوەر. خۆشی دوو خاوەر. یەکەم کتێب کە من خوێند بێتمەوە خۆشی دوو خاوەر. بۆچی هەمیشە یەکەم کتێب لە هزرمان ئامێنێتەوە کاگەیوب؟ ئەمێنێتەوە لەبەرەوە ئەوە یادەوەریە، یەتە ناو نەستت، ئەچێتە ناو نەستی تاگ یادەوەری، ئەچێتە ناو بیر و هزر ئەبێ بەشە لە ناسنامە. لەگەڵ قۆناغەکانی گەورە بوونتە ئەو کتێبە دووبارە خوێندەوە یا خۆ؟ نەوەڵڵا ئەوەم خوێندەوە ئیتر دوایەوە کە بەرەبەرە هۆشم باڵای کردووەمانە تێگەیشتم. یعنی کتێب سەرەتا لە میسۆلۆجیاوە دەست پێ بکەی باشتر لەو حکایەتی گوێئاگردان بێتە ناو ئەدەب بچیتە ناو بابەتەکانی تر بەڕاستی دوای چیتە ناو فکر. بەر لەوەی بیتە سلێمانی لە تەوێڵە بووی. باشە اینجا کی بیرە لەوە کردەوە کە کتێبخانە دروست بکەی بۆ خۆت و بیرتە کتێبخانەکەت چۆن بوو؟ وەڵای لە ماڵەوە ئەوسا ئێمە لە تەوێڵە بووین، هینە بوو تاق هەبوو، تاق و ڕەفە هەبوو، کتێبەکانمان لەوێ هەڵەگر. ماڵ ئێمە بەڕاستی هەمیشە جێی کۆبوونەوەی خەڵک بوو، چونکە باوکم هەم تێکەڵاوی سیاسەتی کە بۆم ڕۆشنبیرێکی فەتری هەبوو، خوێنەوار نەبوو، بەس ڕۆشنبیرێکی فەتری هەبوو. کاکەم لە من گەورەتر بوو، ئەو خوێنەوار بوو، کتێبەکانی شەوان ئەخوێندەوە بەڕاستی لە ماڵەوە. خەڵک میوانمان زۆرە هاتن، ئیتر ئێمە ئاشنا بووین. سەرەتام کە دەسم کرد بە خوێندنەوەی کتێب دوای ئەوە خۆشی دوو خاوەرە کتێبەکەی مەولەوی بوو کە پیرەمێردی نەمر کردوێتی بە سۆرانی هێناوێتە سەر دیالێکتی کرمەنجی ناوەڕاست بەڕاستی. دوای ئەوەی تر کتێب دیوانی عوسمان عوزەیریمان هەبوو، دیوانەکانی قانعمان هەبوو بەڕاستی لە ماڵەوە، ئەو کتێبانەمان هەبوو ئەم خوێندنەوە. تا چەند دڵخۆشە بووی کە کتێبێکی نوێ هاتە نێو ماڵەوە حەز دەکرد خێرا براکانت بخوێنەوە خێرا کاتی تۆ و سەرەیتەوە بێت؟ من مێمڵم، یعنی مێمڵی کتێب بووم بەڕاستی. کاکەم لە من گەورەتر بوو ئەیخوێنەوە بۆ باوکم، بەس ئەو تاقەتی نەبوو دانیشە و بیخوێنێتەوە، بەس من مێمڵ بووم بەڕاستی. لە تەوێڵەش لە دوای هەفتاکان دوای هەفتە بەیان 11,000 کتێبخانەیەکی زۆر گەورە کرایەوە بە ناوی کتێبخانەی خەبات. مامۆستا بارام لیوە بارام سعدی بەڕێوەبەری کتێبخانەکە بوو. ئێتر من یەکێ بووم لە مشتریە بەردەوامەکان، هەم کتێبیشم بۆ پەیاکردن. باشە، ئەنجا بێگومان
هەر قۆناغی چێژی تایبەتی خۆی هەیە قەت بیرتە پارەی ڕۆژانی خۆت خەرجی ڕۆژانی خۆتێک کۆ کردبێتەوە بۆ کتێب نەگی خۆم لەوانەیە خێزانێکە من دامەزرام بەڕاستی مۆزەف بووم فەرمانبەر بووم لە کەلار ئەو کاتە موچە ڕاستە هەبوو و باشیش بوو بەڵام ئیتر بۆ کتێبکردن پێوەی دیار بوو کتێبم ئەکڕی بیرمە ینی بۆ کتێب ئەتوانم بڵێم لە گیرفانی خۆم زۆرم لە گیرفانی خۆم کردووە ئەم کتێبە یادگارێکی زۆرت لەگەڵی هەیە داوام لێ کردم کاگەیوب ئەگەر پێم ببەخشی بەخشیمە بە منوتی هەرگیز ئەم کتێبە دەستنووسە خۆشی هەر لە کتێبەکە نووسراوە کە لە مۆسکۆ چاپ کراوە ئەمە نوسخەیەکی زۆر باشە ینی وەزام لە چاپەکانی سەرەتا بێ چۆن ئەمە دەستکەوت ئەوە شانامەی فردۆسیە طبعا فردۆسی یەکێکە لەو بلیمەتانی کە توانی هەمی مێژووی ئێران بە شعر بنووسێتەوە یعنی ئێستا لە هەموو ماڵێکی ئێرانە ئەبێ شانامە هەبێ دیوانی حافظە بێ قورئان هەبێ لە زۆربەی ماڵەکانە بەڵا ئەگەر لە هەندێک ماڵیانە یەکێکیان نەبێ بەس شاهنامەکە هەر هەیە ئەم شاهنامە برادێکی زۆر خۆشەویستم بە ناوی برهانبەگی لەهۆنی کە بەڕاستی سەفەری کرد بۆ تاران لە پێشانگە ئەو کتێبەی بە هەدیە بۆ من کڕی و بۆی هێنا باشە اینجا کاک ئەیوب کتێبی ماشەڵڵا زۆرە ئەمە کتێبخانەکەی خۆیەتی و کتێبخانەیەکیشی هەیە کە هیچ کەسێک بۆی نییە بیبینێ بۆچی کاگەی بیبینێ بەڵام ئەزانی چۆرمە کتێبم زۆر فەوتاوە باوەڕە بێ کتێبی وان فەوتاوە ئێستا من ئەمەوێت کتێبێکم نووسیوە ئەمەوێت چاپی کەم لەبەر ئەو کتێبم وەکو سەرچاو بەکارهێناوە ئێستا لەبەر دەستمان نەماوە لە چاپدانی کتێبەکەم وەستاوە کەسێکیش بردوێتی ئەتوان بڵێم کۆلکە خوێنەوارە ذکريات في بيت موتى هي ديستوفسكيا من لا دستواجيكي ديستوفسكي بكارنا والله هناك أناس خلقوا لك يكونوا عبيدا هندي مروف دروز بن بوي كويلبن قد ناتوان سيدي خوي عن بن استامن أمي إشارة بوابدم لا بركي لبرو أمانتي أدبي واملية كأمانتي نوسين واملية لا بركي براسي نيما نماو خوم للبنان قراو ئەمانەتم داوە لە سووریا بۆم گەڕاون لە بەغاش بۆم گەڕاون یەکێکتریان هێناوە ذکريات في بيت ميت جیایە لەوە من کامەیە کتێبەکە ذكريات في بيت ميت ئێستا لێرە هەمە بەڵێ بەس ئەو ئەسڵەکەی ذكريات في بيت موتى بەشکمێکێک لە نووسەرانی شەڵاهی بێ و بتوانێت نسخەیەکت پێ بگەێنیتەوە ئەو چاپە دوانە نەکەوێت باشە کێ زۆرترین با بڵێم چاوی لەسەر کتێبخانەکە دەکەیە بۆ ماڵتان ئەڵێ ماشەڵڵا کتێبخانەکەت زۆر وەڵی زۆر کەزاتون کتێبیشم داوە ئەوانەی کە دوو نوسخەم بۆ هەدیەم داوە من بەردەوام کتێبە بەخشم چونکە کتێبم زۆر دەزەکەوێ هەم ئەکڕم هەم بۆم یە کتێب لەبەرەوە بەردەوامە بەخشم يعني كتاب تنانل بخشاو بكتاب خانه لباوة لنوريا يعني كتاب بخشاو بكتاب خانه قراخ بخشيوم بزور باشا انجا كتاب خانه كي تو ما شاء الله هم للكولينا وهم لبواري ادبيات لا هم بابته كان تنانت غوفاري كاروانيش ليرا ابينم اما كا بابتك زور باشو ارشيفك زور دولمنا بلام چاو لسر كتاب خانه كي دايم چه هاوڕێکی هەیە کتێبخانەکەی زۆر پڕە دا من حەز دەکرێت کتێبخانەیەک گەلەوەی خۆتی ئەوەشی تۆ بووە من تۆفیق وهبی ڕەحمەتی هاوڕێم نەبووە بەڕاستی بەڵام کتێبخانەکەیم دیوە لە کتێبخانەیەژین چاوم لەسەر کتێبخانەکەی تۆفیق بەڵێ چ بابەتێکی تایە کە حەز دەکری تۆ بێت دەستنووسەکان بەڕاستی ئەوە ناسنامەی ئێمن چونکە من لەناو دەستنووسم ئێستا ئەگەر بە زیادەڕۆیی نەبێ لە بینی 25 تا 30,000 لاپەڕە دەستنووسم هەیە 25 تا 30 و دەستنووسیشم هەیە لای کەسێکی تر نییە من بۆ دەستنووس لێرەوە لەسەر گیرفانی خۆم قوتی ماڵ و مناڵی خۆم چوومەتە دەنیمارک چوومەتە ئەوێ لە کۆپنهاگن لە ناشنال میوزیەم دەستنووسم بەشێک لەو دەستنووسانە دواتر ئێمەش ڕێکۆردێکین و پیشانی بینەرەکانمانین اینجا کاتی من بەرەو تەواوبوون ئەچێت کات ئەیوب پێم خۆشە بزانم یادەوەریەکان خۆت لە ساڵی چەندەوە نووسیەوە یادەوەریەکان من لەوەتی کە لەدایک بووم یعنی چۆن ئەو ڕازانەیان بۆ گەڕانومەتەوە لەکوێ لەدایک بووم ساڵی چۆن چوومەتە مەکتەبەوە لە بەرگی یەکەمە هەموم گەڕاوەتەوە بەڕاستی لەگەڵ کۆمەڵێ باسکردنی کۆمەڵێ دیاردە و کەسێتی کە لای من بوون بە مێژوو بوون بە یادەوەری ئەوانەشم باس کردووە بەرگی دووەم تا بەرگی یەکەم تانەوە بەرگی دووەم تا 2012 ئێستا خەریکی بەرگی سێمیشم چاکاک ئەیوب ماشەڵڵا لەگەڵ هەورامانە هەر لە مناڵیەوە زەم ینی دانەبراوی و زۆر گرنگیش بە ئەدەبیاتی هەورامان و بەتەواوی ئەو بابەتە گرنگانی لەوێ هەیە ئەم
کتێبە لە نووسینی خۆت و بەرگی یەکەمە ئەنجا ئەمە بەرگی تری هەیە من معجبی ئەم تۆزەی بووم ئەم نووسینەی سەرەتا ینی بەرگێکی زۆر سادەیە بەس دڵیان ناوەڕۆکەکەی پڕا بەڵێ ئەوە خۆم داومە لە بازار تەجریدیان کردو بووم بەڕاستی ئەوە بەرگی یەکەم و دووەمی چاپی یەکەم و دووەمیش کران دوای هاتن هێنام کۆم کردەوە ئەمە دوو چاپ کراوە ئەمیش یعنی چاپی دووەم و سێمیش کراوە بەرئەساوە چاپی دووەمە چ کتێبێکەیە لێرە یادگاریەکی زۆر زۆرە لەگەڵی هەیە کە هەر کاتێک باسی گرنگی کتێب بکرێت و باسی ئەو کتێبە بۆ خەڵکەکەی هەمویان هاوڕێن کتێبەکان هاوڕێ من بەڵام بۆ خۆم من لەبەرەوەی جۆرە پسپۆڕیەکم پیا کردوە لە ناو دینەکاندا بە تایبەتی دینی یارسان یان دینی یارسان ئەو کتێبانەی کە سەبارەت بە یارسان نووسی من زۆر شانازیان پێ و شانازی بە هەموو یەکەم بەس ئەوانە دەرخستنی کۆمەڵی زانیاریە کە لای خەڵکی تر نامەوە نەزانراون باشەوەکو لێکۆڵەرێکی با بڵین دیار و هەروەها نووسەرێکیش کە خۆت هەورامیت بۆ نەوەی ئێستا بۆ نمونە بە ئێمە ئەگەر کتێبێک تۆ خۆت ڕایبگەێنیت کە گرنگم بۆ نەوەی ئێستا بیخوێنێتەوە لە نێو کتێبخانەکەی توان من بڕۆم کتێبخانەوەی دەرەوە بۆی بگەڕێم پێشنیاری کام کتێبە بۆ منەکەی بەڵێ بۆ ئەوانەی هەورامین یا دەرەوەی هەورامیش هەموو من پێشنیارەکەم بۆ ئەوانەی کە کتێبە خوێنەوە سەرەتا لە بابەتی بچوو سادەوە دەست پێ بکەن لە بابەتی سادەوە دەست پێ بکەین باشترین بابەتیش وەکو وتمان بۆ پێشوو ئەو ڕازەکانی گوێاگردان بوون ئێستا ئەتوان کتێبی ئەدەبی بخوێنەوە کتێبی شعری بخوێنەوە بەڕاستی چیرۆک بخوێنەوە ئێجا بەرەبەرە بچن بۆ ناو ڕۆمان بخوێنەوە لەوە ئیتر لەگەڵ باڵاکردنی هۆشە توانەکانیش باڵاکە بۆ خوێندنەوە بەڕاست من داوا ئەەکەم هەموو گەنجێکی کورد بتوانێت ڕۆمانەکانی یەشار کەمال بخوێنێتەوە چونکە ئەو ساتە حقبەیەکی زەمەنی 50 ساڵی کردوە بە ڕۆمانێک سەفەری خێزانێک لەم دیویچیا بۆ ئەو دیوچای کردوە بە ڕۆمانێک داخە کە مەسا کۆمەڵی ڕۆمان ئەنووسرێن ئەسڵ هەر نازانن فەلسفەی ڕۆمان چییە ڕۆمان چۆن ئەنووسرێ کەسێتی چیە لە ڕووداوە شوێن چییە لە ڕووداوە گرنگی کات کامەیە لە ڕووداوە گەشەکردنی ڕووداو چییە بەڕاستی لە ڕۆمانە ئەوانە جاکاگە ئەیوبیش ناتوانانی هیچ کەم لە کتێبەکانی ببیت چونکە لێرە دەفتەرێکی هەیە ڕقەمەکانی لەسرە ژمارەکانی لەسەر و لێرە ژمکاتە ئەنی ئەینە کتێبخانەی گشتی هەر کتێبەکەت بێ لەوێ ژمارەکەت فێڵە و لێرە ئەتوانی کتێبەکە وەری ئەم بیرۆکەیە چۆن بوو وڵی بۆ ئاسانی بۆ ئەوەش کە ئێستا یەکێ جەنابە کتێبێک داواکەی بیبێ بیخوێنیتەوە بۆم بێنیتەوە لە بریەوەی من بچم هەموو کتێبەکان بگەڕێم خۆ ئەزانی زاکرەی ئینسانیش بیرەوەری ئینسانی تا ڕادەیە کە بەڕاستی ئەوە نیە تۆ هەموو ئەم کتێبانە بتوانانی لە مێش کتابدانی لەکوێ دادناون لەبەر من جیام کردنەوە کتێبی ئەدەبی بەڕاستی کتێبی مێژووی کتێبی دینی کتێبی زمانەوانی کتێبی هەمەڕەنگ ئەوە جیام کردوونەتەوە دەفتەرەکەم داناوە سجیلە ئێتر نووسیومە ئەو کوڕەکان یانێ کوڕەزاکان مەتوان بە ئاسانی بێن سەیریکردن و بیان دۆزن وەکو دوا پرسیارم حەزەکەم بزانم کە کێ لە خانەوادەکەت ناوی یەکێکیانم پێ بڵێ کە ڕێچکەی خۆتی گرتووە لە ئێستەوە لە مناڵی هەستەکی وەکوتوە من دوو کوڕمەیە تەمەند درێژ بن زۆر ڕێک و پێکن و دوو کچیشم هەیە بە هەمان شێوە کچی گەورەم ڕێچکەی خۆمی گرتووە خەرمان بەڵێ ئەنووسێەوە چەند بابەتێکیژی لە گۆڤاروشتا دڵێت هیچ کام لە کتێبەکانی بێتیانە ئەوژە بێ بیبات و بیهێنێتەوە بەڵێ هەر کەس کتێبە بێ بیێنێتەوە وام لێ هاتووە سوێنم خواردەوە من وتومە بە ڕۆحی باوکم کتێبی کتێبخانە نابەخشم بەڕاستی لەبەرەوە کتێبم زۆر فەوتاوە وەکو پێم وتی بۆ هیوایم کە تەمەند درێژ بیت و هەمیشە لە نووسین و لە لێکۆڵینەوە و لە ئەرشیفکردنیش بەردەوام بیت مامۆستاگیان سوپاس بۆ کاتی کە بە ئێمەشت بەخشی بۆ هیوایم کە کتێبخانەکە دەمیشار ئاوەدان بێ سوپاس بەخێر بێن بەسەر چاو ئەوی تریش کەوتەدەوە بڤەنیە یەکەی بیبینێ بۆ سوود وەرگرتن بەس بڤەیە بۆ بردن دەستخۆش سوپاس بۆ تۆ سوپاس بۆ کاتەکەت مامۆستاگیان سوپاس بۆ